هیواریه که تلفونک بو من هات گوت سیاره طلبا دعم کردی بس راستی وقتی من هلویری دیت ناپی صحافه دا من هیچی واو امیدک بینم و کجا رکادی دست بجانب کتبه یعنی و دیار بود انشالله هیچ کسی که عزیز لدست ندین با هم رو کنی دو نخوشی من بید بقتاب خانه کمانو هر وها بو هاورکانیش ام وکو برای براتی پلیسیات چو بردام مفارز خودان نین آموزگاری و رنمایت شوفران دکین تا ئەو شوفەرانەی کە سەرپێچی دەکەن بە سزای خۆیان نەگەن ئێمە ئەو ڕووداوە دڵتەزێنانە دووبارە و سەدبارە دەبنەوە ڕۆژانە به تابلو چینو بیتر اجازه به زحمت اجازه خو اگه زحمت نه زنجيرة بينيا مولة بينيا إجازة بينيا 20 دلبة روحي 20 دلبة لستو مسؤولة ڕووداوەکانی هاتوچۆ گەورە و بچووک و منداڵ گەنج پیر ناناسێت لە هەر چرکە ساتێک بەهۆی سەرپێچیەک یان کەم تەرخەمیەک قوربانی لێ دەکەوێتەوە. هەموو ڕووداوانەش بێهۆکار نین بەڵکو لە ئەنجامی هۆکارێک کەس سەرپێچیەک دەکەین دروست دەبێت. بەڕامی ترافیک دەچێتە دەڤەری بارزان ناوچەیەکی شاخاوی سەخت و سەرنجڕاکێش کەشوو هەوایەکی سارد و بەفر ناوچەکەی سپی پۆش کردووە. دەمانەوێت دۆخی هاتوچۆی قوتابیان بە تایبەت منداڵان لەو ناوچە شاخاوی و دوورمەودایە بزانین. ئایا منداڵان مەترسیەکانی هاتوچۆ هەڕەشیان لێ دەکات؟ دەمانوێت بزانین لەو ڕووداوانە قوربانی لێ دەکەوێتەوە و هۆکارەکانی ئەو قوربانیانە چین. هەوڵی پۆلیس و ناوەندەکانی خوێندنی منداڵان بۆ پاراستنی ئەو توێژە ناسکە چییە؟ کاتێکدا ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر هەموو کونج و شوێنی کەو دنیای هەڕەشەی گەورە لەسەر ژیانی مرۆڤایەتی دروست دەکات. ترافیک سەرەتا بە چیرۆکێکی ناخەژێن دەست پێ دەکات. ئەو چیرۆکەش تراژیدیە و لە کاتی هاتوچۆی قوتابیان بۆ خوێندن ڕوودەدات. ئەو ڕووداوەش لە دەڤەری بارزان دەنگ دەداتەوە بەهۆی گەورەی و قوربانی ڕووداوەکە. منداڵێکی کچ لە سەرەتای تەمەنی پڕ لە ئاوات و خەونەکانی بوو بە قوربانی هاتوچۆ کە خەون و دەهاتووی خێزانێکی لە گواڵە. ترافیک دوای چەند کاتژمێر دەیان کیلۆمەتر دەبڕێت بۆ سەر سنوور تا دایک و باوکی ئەو قوتابێ ببین و ئەو چیرۆکە دڵتەزێنە هەمومان پند وەربگرین و پابەندی یاساکانی هاتوچۆ بین تا کەسی تر ماڵوێران نەبێت و جەرگی کەسی تر نەسوودێت. دەگەینە گوندی هەزێل دایک و باوکێکی چاو پڕ لە فرمێز دەبینین ڕووداوەکە دەگێڕنەوە. ئەو کیژاک و پەریماوەیەکی ڕووداوەکە هاتوچۆی لە بینە هەزیر بۆ مێرگە سووری گیانی خۆڵ دەست دای. بڕاستی
ڕووداوێک بوو بۆمە ڕووداوێکە تراژیدیایەکە زۆر نەخۆش بوو تایبەتی بۆ ماڵامە بۆ خەلکی بەعام یعنی هەموو خەڵک خزم و کەس ناسیار ئەوێک و ناسیاریش نەبیتن وێ ڕووداوێ متەسیر بوو بەحقیقەت زۆری حەز لە خوندنێ بوو زۆری کەیف خوندنێ هات ڕاستی مەش دلێ وێ نەشکاندمە گوت با بەشدار بیت لە مەکتەبەکە نمونەیی بۆ ئەوەی لەوانەیە بگێتە هیوا و ئاواتیت خۆ چونکە کۆمەلە هیوا و ئاواتی دلی خۆدا هەبوون هەرچەندە تەمەنێکی کچکە بوو بەس بڕاستی زۆر جارە مەلێت پرسی مەدگوتی تە دوێت ببیە چ گوتی من دوێ ببمە دختۆر من دوێ ببمە دختۆرە ددانە بەلی دیار بۆ قەدەری ڕێک نەدا مەجاڵ نەدا ئەوە بوو لە 11 مانگا 11 هێواریەکی تێلەفۆنێک بۆ من هات گوت سەیارە تەلەبا تەعمێ کردی لە ڤاژیە گوندی ڤاژی کەویتە بەینا لێرە بۆ گۆڕەتوێ گوتە من ئەگە بچێ دوو تەلەبا ئەس هەستام سواری سەیارە بووم ئەس چووم هەتا گوندی بێرسیاف وێری گوتم وڵات تەلەبەیت بردیە مێرگەسۆری خەستەخانەی یەکسەر ئەس چووم بۆ خەستەخانەی ئەس گەشتمە خەستەخانەی و من دیت وەختێ تەلەبە الوێری من دیت ڕووکەن ئینا دەرێ لەسەر تەختەی دانا بوو من زانی وەزعەوێ باش نییە بە سوار کردەی ساڵی و ئەشهەدگە سوار بووم بۆ هەولێری بەس ڕاستی وەختی من هەلوێری دیت ناپی سحافێدا من هیچ هیوا و ئومێدێک پێ نەما کوجارێکا دی دەست ژیانێ بکەتەوە یعنی وە دیار بوو ئەس لە ڕێ لە شانە دەرە من گوتە ئیسحافێ ڕاوەستە ڕاستی ئەس دهێمە خوار نەل بە هەندێ ئەس تەحەمل نەکەم ببینم ڕاستی بەس من گوت دیتنا من ناژیتن من دوێت لێرە یادگاریا من دیگە تەواو ببیت وەل شانە دەرە ئەس هاتمە خوارێ ئەس سەیارەکا دی دوو ئیسحافێ چووم هەتام چووینە هەولێرێ چووینە خەستەخانێ لە خەستەخانێش هەتا ڕۆژە پاشتر سبیانێ ینی لێ هێواریە هەتا سبیانێ نوێژە سبیانێ وەختە دلێوێ هەلێت دا و دیگە نوێژە سبیانێ دلێوێ لێدانێ وەستا ئێدی کۆتایی چیرۆکە ژیانەوەی هات ڕاستی خەمەکە مەزن بوو بۆ هەمیە تایبەتی بۆ دایکاوێ بۆ مامۆستایەت وێ بۆ هەمیە یعنی بۆ خزم و کەسێتمە بۆ ئەو خەلکێک و ئاگادار بوو وێ ڕووداوێ هەموو هەم پێ متەسیر بوون تەسیر لە دەرونی هەمیە کرد ڕاستی ئەv ڕووداوەکە هاتوچۆیدا ڕوویدا لە ئەنجامی ڕووداوەکە هاتوچۆی کو بڕاستی ڕووداوێت هاتوچۆیت gelek زۆرن gelek زۆرن یعنی خەلکێکی زۆر بیتە قوربانی خەلکێکی هەی مەسەلەن کەمەندان بیتن خەلکێک ینی کارەساتێت gelekێت مەزن ڕوودەن طبعا ئەوەش لە ئەنجامی هەندێک کێموکۆریایە و لە ئەنجامی پابەند نەبوونە هەندێک یاسایت هاتوچۆ هەندێک ڕێنمایت هاتوچۆوە داواکاریامە ئەوە خەلک ڕاستی بجددی وەرگیرن بە بابەتەی یعنی پابەند من پڕێکارێت هاتوچۆی یاسایت هاتوچۆی بۆ هەندێدا یعنی کێمترین کارەسات چێ بن دا ڕێگیری بێتەکردن لەوە کارەساتانە دا چ دیکە دلێ چ دایکان نەسوژیتن دا چ دیکە چ ماڵ خراب نەبن دا کەس کێمەندام نەبیتن لەگەڵ پۆلیسی هاتوچۆ دەچینە قوتابخانەی قوربانیەکە هەمووان دڵتەنگن بەشێکیان لەو منداڵانە هاوڕێ قوربانی هێشتا فرمێسکی چاوەکانیان وشک نەبووتەوە
وێنەی ئەو کچە خەنجیلانە لەسەر شوێنی دانیشتنی دانراوە و مامۆستای تایبەتی ئەو کچە بەگریانەوە باس لە زیرەکی و جوانیەکانی دەکات. بەداخەوە بۆ لە دەستدانی قوتابیەکی ئازیزمان بە ناوی قوتابی ڕووکەن کە پۆلی دووی بنەڕەتی بوون. بەڕاستی ڕووداوەکانی هاتوتۆ کەسانی زۆر خۆشەویست و ئازیزمانی بردووە. هیوادارم ڕێنمایەکانی هاتوتۆ جێبەجێ بکەن چیتر نەبێتە هۆی گیان لە دەستدانی هاوڵاتی چر و کەسە نزیک و خوێندکار و قوتابیەکانمان. قوتابی ڕووکەن هەرچەندە ماوەیەکی کەم لامان بوو چونکە ساڵی یەکەم لە قوتابخانەیەکی حکومی بوو بۆ ساڵی دووەم لە مانگی دەوە هات لە 12 ببوورە 12 ئێمەی بەجێش ینی دەتوانین بڵێن مانگێک هاتبوو هەرچەندە سیستەمی مەکتەبێکی ئینگلیزیە کەمە قورس ببوو ئەو بەڕەم سەرڕای ئەوەش هەر هەوڵ و ماندووبوونی زۆر بوو قوتابێکی زیرەک بوو. ئەوە بوو دوای ئەو ڕووداوەکە کە بۆکسی خواردنەکەی ڕووکەنم بینی لە نێو ڕافەکەیە ینی ڕێک ئەو ساتانم بەبیرداتەوە کە لە پێشە من نانی دەخوارد. ئینشاءڵڵا هیچ کەسێکی ئازیز لە دەست نادەین بەهۆی ڕووداوەکانی ئاکتەوە. دوا ناخۆشیمان بێت بۆ قوتابخانەکەمان و هەروەها بۆ هاوڕێکانیش. سەبارەت بە پاراستنی گیانی ئەو قوتابیە منداڵانە بەڕێوەبەری پەروەردەی قەزای مێرگە سوور دەبینی. طبعا بۆ پاراستن و سەلامەتیە قوتابیال ناوچێت شاخاوی ئەو پەروەردی دوور وەکو مێرگە سوور ڕەواندز چوومان مێرگە سوور تایبەتی ناوچێ شاخاوینە بۆ پاراستن و سەلامەتیە قوتابیە یەکەم جار ڕێگاوان زۆر گرنگە احتیمام پتر پێ بێتەدان چونکی ئەو ناوچێ شاخاوی تایبەتی وەرزی زستانێدا زیدەتر جێمەترسیای خاڵە دوێ زۆر گرنگە هەمە ئەو شوفێرە پابەندی وا ڕێنما بن ئەوێت بەڕێوەبەراتی هاتوچوە مێرگە سوورێ دیاری کردی چونکی پابەندبوونا ڕێنمایە سەلامەتیەکە گرنگە قوتابیانە بۆ پاراستنە یاسیێ زۆر گرنگە ئەو لیژنێتەیە تایبەتمەند بۆ هەندێک و ئەو لیژنە شولاخو کارێخو دەرز بکەن ئەو لیژنە مانگانە یان دوو مانگا جارێکس هەموو شوفێرە کۆمکەن ئەو ڕێنمایەتەی کا جێبەجێکردینانە یادی بڕاستی ئەو پاس و کۆستەر و مۆنیبۆس ئەوێل تێنەش تەڵەبا وەدگوێزن پێویستە زیاتر احتیمام پندێ بێتەدان ئایا ئەوە کەلکێ هەندێ تێن کو تەڵەبا وەگوێزن یانە ساڵانەک و هەزە تێتەکردن پێویستە هەزیێوا ئۆتۆمبیلا بێتەکردن بۆ ئەوەی زیاتر گرنگی سەلامەتیە بێتەدان خاڵش هەمیە گرنگترێدا ڕێڤەبەریە هاتوچوە مێرگە سوورێ زۆر گرنگە ئەو تابلو نیشانێت هەیەت و سەرێت ڕێکانە پێویستە زیاتر بن و بێنە دانان بۆ ئەوەی تەڵەبە یان سایق شوفێر پێ ئاگادار بیت چ وەخت دەهێتە لادان. لەگەڵ پۆلیسی هاتوچۆ دەچینە قوتابخانەیەکی حکومی تا بزانین ئەوان چی دەکەن تا قوتابیان پارێزراو بن و کۆمەڵگەیەکی هۆشیار بنیاد بنێن
لێرەوانی هۆشیاری هاتوچۆ پێشکەش دەکەن. پاسانگۆیە برای توە دێتە دووتی کە هاتە دونگۆ سیارە ئەکەمی جار ڕغار نادنە سیارە هێشتا سیارە ڕاوەنەستای کە سیارە ڕاوەستە جوان دی دەرکەکەنەوە ئەو کاتەی دەسوار بن بۆ ئەوەی کارەسات ڕوونەدەتن پشتی هندی کاتی پیادە کە پیادە ڕۆن بۆ ئەوەی پیادە بڕۆندێ تەماشای ئەو لای خۆجادێ چ وەخت دێزانێ سیارەت هات دێڕاوەستە دێڕاوەستێ لەو لای ڕامینێ لەو لای ڕامینە هەردووک لایەت خۆ ئەو جا کە سیارە نەما بزانە کە سیارە زۆر تو دوورە ئەو کاتەی دێپارگەوەل جادێ. قوتابیەکان تووشی زۆر مەترسی دەبن بەهۆی گۆڕانکاری لەو لە کەش و هەوادا ڕوودەدەبن ئجاچە بەفر و باران بێتن یا خۆت دەم و مش بێتندا بۆیە داوا لە شۆفێران دەکەن لە کاتی هاتوچۆدا زیاتر وشیار بن لە کاتی دەستپێکردنی دەوامدا بۆ نمونەرەکە لە سەعات 8:30 و دەوام دەست پێ دەکات زیاتر وشیار بن. کە زۆر بێ قوتابیتمە پاس بمینی پاس و ڕاف هاتوچۆ دکەن ئەو هاتوچۆیە یا پاسا زۆربەی زستانێ تێتە بەستن جادە تێنە بەستن زستانە هاتوچۆ زۆرە سەختە بۆ قوتابیا کە هاتوچۆ دکەن پاس و کۆستەرە و داواکارێکە منە هەی ئەو نەفرێت کە کۆستەرە هاتوچۆ قوتابیا دکەن پێگیری پڕێنمایت هاتوچۆی بن. تایبەت کە تێنە دوو قوتابیتمە بەنەف ماڵ ئامانەتێکە سەرێمە کە ئەو قوتابێک کە لە ماڵ تێتە قوتابخانەی و قوتابخانەی چتە ماڵ پێویستە گیانەوەی سەلامەت بیتن. سایق کۆستەر دەبی بەرپرسیارەتە هەندی هەرگریتن کە ئەو قوتابیە لە ماڵ بینتە قوتابخانەی سەلامەتی بەتەوە. تایبەت داواکارێکە من لە سایق کۆستەر ئەوە وەختێ کە قوتابی سواتی کۆستەرێت بن لازمە چ مەقامێک شتێک نێتە پێکردن چونکە وەکو ئەو گۆرانیە تێنە پێکردن قوتابی دەفعەت دەبیتن ساریخۆل پەندەی ڕات بەدە دەری داتن شت و هەستیتن لازمە هەگەر شتێکی بۆ قوتابیا بگرێت با شتێکی سرودێک بیتن پەروەردەیی بیتن. ئەس هێوی دکەم هوشیار بن هێدی بن ما چ کارەسات ڕوو نەدە بەداخەوە باو قوربانیانەی هاتوچۆ دا پابەند لە ڕێنمایی هاتوچۆ بن دا ئەم سەلامەت بی لەبیر نەکەن دایک و بابێنت هێویانن. سەرۆکی یەکەی ئیدارەی سەربەخۆی سۆران سەبارەت بە زۆری ڕووداوی هاتوچۆ بۆ ترافیک باس لە کێشەکان دەکات. قەنەعەتی من وایە لەو بابەتە تا بابەتی لێخۆشبوون هەبێتن تا ئەو شوفەرانەی کە سەرپێچی دەکەن بە سزای خۆیان نەگەن ئێمە ئەو ڕووداوە دڵتەزێنانە دووبارە و سەدبارە دەبنەوە ڕۆژانە. بۆیە من داواکارم ئەوان کە دەبێتە قوربانی هاتوچۆ دەبێت شوفێرەکە باجی ئەو هەڵەیە بدە. ئەو شوفێر تەکسیەی کە پێنج سەرنشینی لەگەڵدایە کە تووشی کارەساتێک دەبێتن بە ئیهمالی خۆی دەبێت سزا بدرێت. سزای شوفێران دەبێت ببێتە شتێکی ڕۆتین لێخۆشبوون ناکاتە ئەوەی کە ئەتۆ چاکەیەکت لەگەڵ ئەو خەڵکە کردووە زان چاکەیەکت لەگەڵ ئەو شۆفێرە کردووە کە ئیهمالی کردووە و گیانی کەسێکی خستوتە مەترسیوە یان گیانی لەدەستدایە. پۆلیسی هاتوچۆ چاودێری ڕێگاکان دەکات و شۆفێران هۆشیار دەکاتەوە بەشێکیشیان بەهۆی سەرپێچی و کەم تەرخەمی سزا دەدرێن. بۆ موندی نەبێت
باشه حالا احوال در چا برو تابلو ببینیا تابلو سواری دیگه بهایی که وکی اوی لبهایی که تکنیک تا چکه کم نه به تابلو چینو بیت اجازه به زحمت اجازه خو اگه زحمت نبید برا اب سوارت بیا بیت حجز کردن بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆ باز دەهۆکاری ئەو ڕووداوانە دەکات. اما کی برایوراتی بەشی هاتوچۆ قازای مێرگە سۆر بە حکم وای ناوچەمە ناوچەکی شاخاویە بارۆن بەفر زۆر لێتێن ڕێگە و بان زۆر مەترسینە یەکساییدەن داوا لە شوفۆرێن دەکەین و زۆر پابەندی ڕێمای هاتوچۆی بن تایبەت وان شوفێرا ئەوێت و قوتابیان وەدگوێزن پێویستە ئەم زۆر تاکیدی سەر وان نقطاتکەینە بە و مەرجی تند و تۆڵیە هەبن پێویستە ساڵانە هەزێت خونوویکەنەوە ئەم وەکو بەڕێوەبراتی پلیسی هاتوچۆ بەردەوام مەفارۆزی خوددان نین ئامۆژگاری و ڕێنمایەت شوفێران دەکەین هەر شوفێرێک پاس بێت منیبۆز بێت قوتابیە وەگوێزیت یدیکە بێت ئەم هەر سەرپێچێکی بکات ئەم ئیجراتی تون دەرگەردکەین تووشی سزایت دەین ڕێگا نەخوشە ڕەحەت وەرمەهاران موڵەتە شوفێری ئەگەر زەحمەت نەبیتن هەموو سایەقە کاتە ناوچێت شاخاوی دەبێت چ بکە دەبێت ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکە هاتوچۆ چ بڕیارەکەدا هاتوچۆی بکەین نەکەین زێت خەتە ناوی بچینێ شوێنێت گەشتیاری خاصە منتیقامە خەرک تێتن لێرە ڕسماتگیری ویان نە والله ڕسمکردنەکە هەندە ناینیت ئەین تو نایێت تووشی حادیسەچێ بە تووشی سیارە وەرگەڕیانەشێ بە دەعمەچی بە زەرەرا جانی و ماڵی دلێت پەیدا پۆلیسی هاتوچۆ مەترسیەکانی هاتوچۆ لەسەر قوتابیان بە تایبەت لە وەرزی زستان باس دەکات. ئێستا ئێمە لە مێرگە سۆرین کە شاوا بەفراویە جادە زۆر بەستەوە داوا لە شوفێران دەکەین بۆ ئەوەی کە ئاستەنگ بۆ هاتوچۆ دروست نەبی کە ئەوەی باوەی کە بەم ڕێگا بەستە لە و شەختاویەدا هاتوچۆ بکەن دەبێت زنجیران ببەستن بۆ ئەوەی کە ئاستەنگ بۆ هاتوچۆ دروست نەبێتن. ئێمە تیمەکانی هاتوچۆی بەڕێوەبەراتی بەش هاتوچۆ قەزا مێرگە سۆر شەو ڕۆژ ئامادەینە بۆ ئەوەی ڕێنمایی بدەینە شوفێرانمان بۆ ئەوەی کە ئاستەنگی هاتوچۆ دروست نەبێت و ئامادەینە لەگەل تیمەکانی پاکردنەوەی جادۆبانەکان ئێمە شەو ڕۆژ ئامادەینە لەسەر شەقامەکان بۆ ئەوەی کە ئاستەنگی هاتوچۆ دروست نەبێت. داوا لە هاوڵاتیانی خۆشەویست و برا شوفێرەکان دەکەین بۆ ئەوەی کە زۆر پێویست نەبیە هاتوچۆ بەسەر ئەم ڕێگا بەستە لەکەنەدا نەکەن بۆ ئەوەی کە ئەگەر هەر هاتوچۆش دەکەیت زنجیر ببەستن بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکانتان تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن. ماندینە ببرە برای بەڕێز بەجەوە ساردە بەفرێت و تەلاباتی نو دەبێ بۆ مەکتەبێ پێویستە ئەتۆ زۆر هشیار بێ لەو کاتێککە بەستەرێکە بەفرە شختەیە دوتبی سیارە زنجیرا بەستێ پێ ئەوەی ئاگاداری ئەو تەلابانە بێ خۆت ببەستێ یەکەمی جەرکە سواری ئەو بێ قاشی و سەلامەتیت نەبەستێ زنجیرت پێ زنجیرت بێنە مۆلەتت بێنە ئیجازەت بێنە تۆ ئەو پاسی تاژە ئەو تەلەبانە چەند تەلەبەت بار کردیا 20 طلبة روحي 20 طلبة لست مسؤولة سيارات عجز بين مولات سيارات هاجي زحمتنا بدابزم
باشی مولت اخوی سنوی خود نبستیا مولت دوینی سنوی بینی عمری تو نبوی تا 18 سال تو دو سیاره ده هاجوی دیگه سوار به عجز سیاره قاش سلامتی شد نبستیا بو بش دینجی قاش سلامتی نبستیا او هاورو بفره کشو هوا سارده سر جمعتیا جیان یا ترا لسه دوماره اتو یه مولت خوب داره من خود نبستیا زنجیر شد نبستیا سیاره عجز